ئەمڕۆمان تایبەت کردبوو بە یاتی 33 ساڵەی ئەنفال و جینۆسایدی ئەنفال لە کۆمەڵە ڕۆ گفتوگۆمان کرد لە ڕووی یاساییەوە تا چەندم کەیسە ناسێنراوە بە نێودەوڵەتی و لە ڕووی ئاینیشەوە تا چەند ئەمە کاریگەری هەبوو لەسەر کۆمەڵگاوە لە ئێستا بێ هەنگاوەکان چۆن بێت و ئێستا وەکو دوایین تەوەر لە ڕووی هونەرەوە قسە لەسەرم بابەتاگەین کە بینی هونەر لە هەمووچیانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و سنوورەکانیش نازانێت تێپەڕێکات و ئەشتوانێ هونەرەکان بە کەلتورەکانی تر بناسێنێ ئێمە لە ڕووی هونەرەوە تا چەند توانیمانە جینۆسایدی ئەنفال بە وڵاتانی دراوسێ بە خەڵکانی تر بناسیێنی کە بەسەر میلەتی کووردا هاتووە کەمە تاوانێکی زۆر گەورە بووە کە خەڵکانێکی زۆر جانیان لە دەستداوە کەواتە ئەمەش وا ئەکات کە تۆ لە ڕێی هونەر و لە ڕووی پێشانگاکان و لە ڕێی دیواربەندەکان و یاخود لە ڕووی ئەو پێشانگانی کە لە دەرەوە نمایشەکرێ ئەمانە هەمووی کاریگەری هەبێت جا هونەر بەگشتی لە هەموو بەشەکانە ئێمەش پێمان خۆش بۆن ڕۆگفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین بە میوانداری هونەرمەند و شاید حاڵی ئەنفال بۆر بەڕێز کاک عوسمان قادر ئەحمەد کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە زۆر بەخێوی کاسمان بێن سڵاو لێبێ بەخێر لەسەر چاوانمان تۆ هونەرمەندێک وەکو شاید حاڵێ لەم ڕۆژەیە کە 33 ساڵ تێپەڕا بێت چی ئەڵێ بۆ ئەنفال؟ من وەکو شاید حاڵێکی ئەنفال لێرە ڕێز و نوازش ئەنێرم بۆ هەموو قوربانیانی ئەنفال و شەهیدان و بەرکەوتانی کیمیاوی کە خۆشم ئالوودە بوو بۆ ماوەیەکی زۆر چاوم لە دەستدا بەوەی کەوا کیمیایی بەرکەو لە بەرگەڵ و سەرگەڵ و من چی دەڵێم حەزم کە پرسیارەکەتی کاکەیت بەڵێ تۆ لەم ڕۆژەیە کە 33 ساڵ تێپەڕا بێ وەکو هونەرمەندێک کە چەندین کارت هەیە لەم شارەیە بەڵێ بەداخەوە ئێمە لەم ڕۆژە ئەفسوسەخۆین بەوەی کە ئێمە زۆر فرسەتی گەورەمان لە بەردەستا بوو و زۆر ماوەیەکی زۆر دوور و درێژ 33 ساڵ تەمەنێکی دوور و درێژە کە نەمانتوانی ئەو فیدباکە یان ئەو ڕێزلێنانە بژێڕینەوانێ بۆ ژیانی پاکی شەهیدەکان و دێ لە ناو چوەکانمان یا دێ ڕووخا و وێران بووەکانمان کە ئەنفال کران ئێمە دەبێ بە خۆمانە بچینەوانێ پێم وایە زۆر زۆر کۆنکرێتیانە کاتێتی ئەگەر مەبەستمانە هێشتا نەچۆ بچێ لە ئیستاشەو بێ هەرکەم نییە کە ئێمە دێ و گوندێکی زۆر بە دەوڵەمەن و جوان و سروشتێکی زۆر زۆر دڵفرێنمان هەیە کە پڕە لە خێر و بەرەکەت تا ئێستا ئەوان نەکراوەتەوە و خەڵکەکەشی زۆربەی پڕەوازە بوون بە شارەکانە ئەمە خۆی لە خۆیان وێرانکاریەکی گەورەیە من هەمیشە ئەفسوسەخم بۆی کەوا لە ماوەیەکی ئەم دوور و درێژە یەکەم نەمانتوانیوە کە ئێسک و پرووسکی هەموو قوربانیەکان بێنینەوە دووهەم نەمانتوانیوە بە کەسوکاری ئەنفالەکانە وەکو خۆیان بگەین و بتوانین ئەو دەیانەی کەەوە ئەنفال کراون وەکو خۆی بنیاتی بنینەوانیەوە بتوانین حرمەت و ژیانی شایستەی وەکو نۆرمەڵ بجێڕینەوانێ بۆ کەسوکاری بۆ خەڵکی دێهاتەکانمان ئەقەلەن ئێمە چکم لە سەرەتای دروستبوونی بەعس و پێداکوتان نێوانیە ئێمە ڕوبەڕووی تەبعیس و تەعریب و تەهجیر بووین ئەم ئەنفالە هەر لە هەشتا دەستی پێ نەکردو لەو پێشی دەستی پێ کردووە لە کاتێکە ئێمە چمکی ئازادی و خاکی خۆمانمان بەدەستەوە بوو نەمانتوانیەوە بەڕاستی خەڵکەکانی جۆزینەوانێ بۆ ئەو شوێنانێ و بۆ ئەو زێدانی کە خۆیانی لێن زۆر باشە دکتۆر بێگومان بەڕێستان خاوەنی چەندین کاری زۆر ناوازان کە لەسەر کەیسی ئەنفال کردوتانەوە ئێستاژ بینەرانی ئازیز بینەری ئەو کارانی بەڕێستن لە شاشەی کورساتەوە پێم خۆشە پرسیاری ئەوە بکەم هونەر ئەتوانێت ئەنفال بە قەبارە گەورەکەی خۆی گزارش لێ بکات و ئەو پەیامێک کە هەیەی بگەێنێت بە دنیا بەڵێ بە تەئکید ئێمە بە ئەوە لەبیر نەکەین کە لە هەموو نەکەل لە کوردستانەوە بۆ ئەنفال هەمیشە هونەر کلیلێکی گەرنگی گەیاندنی کەلتور و هونەر و دابوونەریتەکان بووە بۆ گەیاندنی بە جیهانی تر و ناساندنی لەگەڵ کەلتورەکانی ترە ئەنفالیش بەدەر نییە لە هەموو ئەو حەدەس و ڕوودا و شتە ناخۆشانەی کە لە جیهانە ڕوویاوە و دایمە هونەر توانیوێتی بیگەێنێ بە جیهان بەڵێ ئێمە لە ڕێی هونەرەوە دەتوانین زۆش بکەین هەرچەند تۆزێ قورسە لەبەرەوەی ئێمە هونەرمەندێکی زۆر باش بەو شێوەیە کە و کاریزمایی هەبێ نەیمانە وە قوربانی و ڕزگاربووەکانی ئەنفال کەسانی نووسەر و شاعیر و هونەرمەند نەبوون زۆربەی ئەوانەشی کە لە ناو چوونیان بوون بە ئەنفال تازە ئاگە بشگەڕێن لە ناو
ئەو گۆڕانی کە هەڵیانەکەنی پارچە پسۆڵەیەکیش نییە نووسرابێ بڵێ من سعات ئەوەنە سعات ئەوەنە لە نامانە بەن یا بردیانین یا برسیان کردین هەتا ئیسای من باوەڕ ناکەمەوەی من لەو بوارە گەڕابێتم بە دوایە دەستنووسێکمان نییە لە کەسێکەوانێت لە ناو نوگرە سلمان و باقیە لە تۆپسخاوە و یا لە بشۆنەکانی کە پاچە شعرێکی نووسی بێ ڕۆمانێکی نووسی بێ یا باسی حەدەسەکان وەکو دایری بکە بڵێ ئێمە ئاوامان لێکراوە ئەمە خۆی نقصانێکی زۆر گەورەیە بۆ ئەمە دوایەوە ئێمە بۆ ئەنفال هیچ وێنەیەکی ڤیددیۆیی و دۆکیمنتی ئیمان نییە کە قسەی لەسەر بکەین یا ئیشی لەسەر بکەین ئەمە کاری هونەرمەندان و شانۆ و فلیم سازەکان زۆر قورسەکە و بەڵام دەوڵەمەندیشێکە بەوەی ئەتوانێت زۆر کاری لەسەر بکە بەڵێ ببوورە قسەکە و پێبڕم بەڵام تا چەند ئەم کارانی کە بەڕێستان کردوتە هاوپێچە بن بۆ دادگانێ و دەوڵەتیەکان وەکو بەڵگەیەکی دۆکۆمنتەری بدرێت بەوان زانی چۆنە هونەر ناتوانێت دقیق لە ڕێی دادگاوە ئەو کەیسێ پێتاوان بار بکایان ئەو کەیسە بەبی پێی بباتەوە بەڵام لە ڕووی دەرونی ئەوانێ و لە ڕووی ناسنامەی ئەمەوانێ ئەتوانێت دنیا بە ئاگا بکەوە کاریگەری بکەوە لۆبی پێیا بکە لەبەرەوەمە زۆر گرنگەکە هەبێ لەگەڵ ئەوەشە بۆ مەسلەی یاسایی دادگایەکەی لە ڕووی سایکۆلۆژیەوە زۆر گرنگە ئێمە ئەو حەدەسانە بێنینەوە زیندوی کەینەوە من خۆمەکو بڵین ئەو وعدەی بە خۆمدا بوو کاتێکە لە بەرزایەکانی کۆپی قەراخا بووم بۆ ڕوبەڕووی گەرمیان و ئەمڕوانی و دیەکان هەمووی وێرانەکرا و هەمووی خەڵکەکانیان کۆ کردەوە و ئەیان بردێ من لەگەڵ چەند پێشمەگایەکە بتوانێت ئەومان نەبوو خۆمان دەربخەین بەڵام ئەمان بینی چۆن کۆکە هەرو کاتە من قەولم بە خۆمە ئەگەر زین و مام ئەو چیرۆکانە هەموو ئەو کەسانی لێ بە ئاگا بێنم کە نەیبینی وە یا بیستوەتی و کاریگەری لا دروست نەکردووە و ئەو کارم کردووە پرۆژەیەکی دکتۆرام لەسەر خوێندووە لەژێ چاودێری چەند پسپۆری جیهانیە کە شارەزایان لە هونەری جینۆساید و ئەرمەنی و هۆلاکۆستا هەبووە و هێنی دەستخۆشی ئەویان لێکردوکە ئەمە پرۆژەیەکی زۆر گرنگ بووە ئەم حەدەسانە زۆر گەرگنگە ئێمە زیینویان کەینەوانەیە بە شێوەیە کە نەک هەر چیرۆکانیان بنووسینەوانەیە دقیق حەدەسەکە چۆن بووە چۆن ئەوە بووە من ئەتوان گەواهی ئەوە بەمەمەی چەکە لەو کتێبانەی کە دروین ئینڤستیگەیشن تحقیقکردن لە هێڵکاریە کتێبێکی زۆر نایاب و تایبەتە چەند پرۆفیسۆرێک لە بریتانیا کە هەڵساون پێی پرۆژەی دۆکیمنتکردنی جینۆسایدی کورد بە هێڵکاری کە من 5 ساڵ پێوەی خەریک بووم لەما باسیێکا کە ئەوە چەند گرنگە و لەگەڵ ئەو هەموو توێژینەوانی کەەوە لە ڕۆڵیان هەبووە لە ناساندنی حتا هینی زانستیشە باسیەکە لەبەرەوە زۆر گرنگە کە ئێمە کۆ بکەینەوە و وێنەیەمایان هەبێت چکم لە ڕێی وێنەوە فلیم دروستە ئەگە وێنەکە نەبێ فلیمەکەش نابێت ئەجا ئەبێ ئێمە بەڕاستی سوود وەرگین لە وڵاتانی تر ئەو کەسانی کە ئەزمونیۆکو ئێمەیان هەیە ئێمە زانکۆکانمان بەڕاستی کە ئیستا تا ئیستا هەنگاویان نەناوە دەبێ ئەو هەنگاوە بنێن کە خوێندکار پەروەردە بکەن بۆ ئەوەی کە نەکەن لە جینۆسایدی کورد بزانن چی بووە بێ بزانن کە کۆنسپتی جینۆساید چیە لە وڵاتەکانی ترە شارەزا و پسپۆرمان هەبێت لە جینۆسایدی ئەرمەنیەکانە لە هینی جوولەکە هینی ڕاوەندا هین وڵاتانی ترە تا بتوانن لوبیەکی وا دروست بکەین کە خەڵک تێگەیشتنی هەبێ حرمەتی ئەم لە دەستدانی هەموو خاک و ئاو ڕحەب کاکە ئێمە لە دەستمان چوە زۆر باشەکە عوسمانە و کارە ساتانەی کە بەسەر میلەتیەمە تۆک و هەڵەبجەیە بۆن ئەنفالە کەمانە چەند ساڵێکە تێپەڕ بووە بەڵامە بینی کە ئێستا هەڵەبجە مۆنومنتێکی هەیە ئەم مۆنومنتە هەمیشە نەکە لە ڕۆژی هەڵەبجە هەمیشە پرسیارە ئەم مۆنومنتە کۆمەڵێک لەو کارانی کە تیاکراوە هەمیشە ئەتوانین ئێمە خەڵکانی سەردانەکان بچن بیبینن بۆی کە تۆ بزانێ ئەم مێژووی ئەمە تیاچی ڕوویداوە ئەو دیوار بەندانی کە تۆ بەڕێز لە شای سلێمانی چەند کارێکت کردووە کامیشە لەوانەیە هەموو ڕۆژەیەکێکمان بە ئۆتۆمبیل بێ بە پیادە بێ بەرکەوتنمان نەبێ پرسیارمان لا دروست بێ خەڵکانی پرسیاری کرد بتوانین پرسیار بکەین ئەمە نەکار بۆ ناو میلەتی ئێمە و دابوونەریتی ئەمە لە جیهانە ئەمە باوە هونەرمەندان کاری لەسەرەکە نمونەیەک هەیە سابوونە لە وڵاتی ئەڵمانیا دیواری بەرلین هەیە کەەوە مێژوویەکی خۆی هەیە و چەندین چیرۆک بە دوای خۆێنەوە وەڵ چەندین هونەرمەندیش بە چەند شێوازێکی جیاوازتر کاری لەسەر کردووە ئێمە تا چەند بتوانین لە ڕێگەی هونەری کوردیەوە ئەم ئەنفالە بە جیهان بناسێنین ئەم ئەنفالە بکەین بە پرسیار لای هونەرمەندانی کە بۆی کە ئێمە بزانین ئەم چیرۆکە بە چەند شێوازێکی جیاواز پێیان بناسێت یەکەمین شت بۆ ئەو هەنگاوە ئێمە پێویستمان بە مۆزەخانەیە بە ئارشیفە
و شتێکی ستاندارد تێگەیشتنمان هەبێ بە معریفە ئێمە خەڵک پەروەردە بکەین لەسەرەوەی هونەری چۆن خۆش بوویەوە ڕێز لە هونەر بگرێ ئێمە چۆن لە ڕووی بمانەوە نەمانن لە ڕووی دینەوە ئێمە کاریگەریکی زۆرمان بەسەرەوەیانەوە بەدەیان مەراقە هەیە کاچن ئەڵەمە شێخەمە ئەوەیە چەند ڕێزی لێنێن خۆ ئەم مۆنیمەنتانە بەشێکە لەو حەدەسانە ئەبێت لەوە پیرۆزتر بێ چکم ئەم بەشێکە لە تۆ کە ئێمە زانیمان ئەوەی ئێمە منتم کردو لە چەمچەماڵ تا ئیستا نەبینی وای مامۆستایکی زانکۆ تەلەبەیەکی زانکۆ کەسێکی خەڵکی ئەوێ بێ دووێنە بڵاو کاتوانێ و چەکە گوڵێک لێوێدا بنێ لە کاتێکە ئێمە لە وڵاتانە ئەیبینین کە لە هەر شوێنێکا سەربازێک ئەگەر زەحیەیەوە یان سەربازێکی ون شوێنێکە هەیە ئەگەر مانگانە نەبێ هەفتانە ساڵانە ئەچن چەپکە گوڵ ئەبەنە بۆ یەکو ڕەمزێ بۆ ئەو کەسانە کە لێوانار ئەنج ئەمە مێنێتەوە سەر ئەوەی کوالەتی ئەو ئیشەی کە ئەکری ئەو کەسێک کە ئەیکات چەندێک توانای هونەریەکەی هەیە بەڵام من حەز ناکەم بەسەرەوە بڕام ئەمەی ئێرە ئەوە بڵم کە من بکە دوێنێ شەو گەڕام بە سەرچێکم کرد لەسەر ئەوەی کە بزانم هۆلاکۆستەکە هینە جوولەکەکان چەند مۆزەخانەیانێ ئەمنیان مۆزەخانە هەیە کە حساب ناکرێ لە 44 وڵاتی دنیا سنتەر و سنتەری توێژینەوە مۆزەخانەیان هەیە باشە ئەرمەنیەکان بە ئەندازی ئەوان نییە نە بەڵام ئەوانیش مۆزەخانە و شوێنی توێژینەوەیان کەم نییە ئێمە لە ماوەی 33 ساڵی ڕابردوومانە تا ئیستاش تەحەداکەم بچینە سنتەرێکی توێژینەوە بابەتێک باتی سوودی لەوەرگری بەدیان کەسی خۆبەخشەیە کە لە ماڵی خۆیان شتی نووسیوەتەوە شتی هەیە و لەسەر ئەنفال دایناوە لە ماڵی خۆیاتی تۆز لێ نیشتووە کەس نییە بیخاتە کتێبخانەیەک و ئارشیفێکەوانی کە بێ سوودی لێوەرگە بە بەحسیە میوانێکە دێ شوێنێک نییە من لە بەوەی کە لە بڕێوەری کردۆلۆجیم و لە ناو زانکۆوام و لە هەندێک شوێناکارم کردووە میوانمان دێ ئەچم ڕوبەڕووی مامۆستا و بەرپرسەکانە بماوەێ ئەڵە شوێنێکمان نییە کە میوانەکەی بۆ بەرین بەحسی ئازارەکانی بۆ بکەین ئەمە مەساتە ئێمە ئەبێشتی گرنگمان هەبێ ئاکادمیمان هەبێت تایبەتیمان هەبێ کە ڕووی توانای ئازارەکانی پێوە بێ نەک ئێمە بەڕاستی لەم ڕۆژانە بیرمان بکەوێتوانێت چی بکەین زۆر ئەبێ بەردەوامیشی لەسەر بکەین زۆر باشە دکتۆرۆک و دوایین پرسیارم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە بەڕێستانێکێکن لەو هونەرمەندانی کە پێشنگاکاتان تەنها لە ناوخۆی کوردستانانە بەڵکۆی بنە دەرەوەی وڵاتیش لە کاتێکە ئەو کارانەی تۆ کە هاوڵاتی بیانی ئێبینێ هیچ زانیاریەکیان لەسەر ئەنفال و کەسی ئەنفال هەیە یاخود نەخێرەوە دکتۆر عوسمانە بۆیان ڕوونەکاتەوە و بابەتەکەیان پێڵەت کامە چییە؟ نەخێت ستایلی ئیشکردنی من بەو شێوەیەم کردووەکەوە ڕوویەکی مرۆیی هەبێ لە لۆکەڵیەکە دەرچوون بۆ شێوەی ئازاری ئینسانی تایە پێشەوەی من کوردوم ئینسانم بەوە توانیمە لوبیەکی باشی کۆبکەمەوانەیە بۆ بینینی کارەکانم و کەسانی کەی بینێ بەدە چەند کارێکمێ کە دۆکیمنتم کردووە خەڵکانی جوولەکە هەیە بەرامبەر بە کارەکەم دانیشتۆ ئەگری بێتاقەتەکە لێ پرسم ئەوە چی ئەڵێ یادەوەریەکانی دایکمی تیابینمەوانە ئەینە شت هەمە لە تورکیا پێشاگام کردوەوە 2015 خانمێکی ئەرمەنی بە دوای تابلۆکەمەوە هەدانیشە لە ئەرزەکە بەرامبەری کە ئەڵێم بۆچی ئەو دانیشتناکەی بۆ لەسەر کوشتێ ئەڵێن نا حەزەکەم چکم ئەمە خانەوادەی بنن جا ئەم شێرینە زۆر گرنگە کە هونەرمە بتوانێت ئەمە بەڵێ من ئەو کارم کردووە و توانیومە کە ئەو دەرگای بخۆم کەمەوانێ لە زۆربەی وڵاتانی ئەوروپا و کارات دەستە خۆش دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ تاوی زانیاریەکانمان دوومان کردی